سڵاوتان لێبێ هاوڕێ چاوگەشتەکانی من. چۆنن؟ هیوان باشی هەموو لایەتانە و هیوادارم بەردەوام تەندروست باش بن. دڵخۆشم دووبارە بە دیدارتان ئاشنابمەوە بۆ پێشکەشکردنی چیرۆکێکی زۆر تایبەت. چیرۆکی ئەمڕۆشمان لە ژێر ناونیشانەی هاوڕێی خۆشەویستەیە. سەنا کچێکی بچووکی زۆر جوان بوو. زۆر حەزی لە خوێندنەوەی چیرۆکە ئەفسانەییەکان بوو. کتێبێکی هەبوو دەربارەی چیرۆکە ئەفسانەییەکان کە بەردەوام ئەیخوێندەوە. بەڵام بێزار بوو لە خوێندنەوەی ئەو کتێبە. ڕۆژێکیان بە دایکی و دایکی جان، کتێبێکی ترم ئەوێ بە هەر شێوەیەک بێ، ئەبێ کتێبێکی ترم بۆ ئامادە بکەی دەربارەی چیرۆکە ئەفسانەییەکان. دایکی سەنا هەر لە بەیانیەوە هەڵ ئەسا بۆ ئەنجامدانی کاروباری ناوماڵک. بە سەنای وت: سەناگیان کچە عەزیزەکەم، من زۆر ماندوو، لە بارێکانین کە ئێستا بچمە دەرەوە بۆ کڕینی کتێبێکی نوێ. هێشتا کاری زۆرم لە بەردەستامەوە بێ ئەنجامیان بەم. دایکی ئەوەی وت و دووبارە سەرقاڵ بووە بە ئیشوکاری ناوماڵ و قەپشۆردن و کەوچکەکانیش. بەڵام سەنا هیچ گرنگی نەیا بەوەی کە دایکی وتی. بەردەوام بوو لە پێداگریەکەی و جارێکی تروتی: من کتێبێکی ترم ئەوێ بێ بۆم ئامادەکەی. من ئەو کتێبە کۆنم ناوێ. بەڕاستی زۆر بێتاقەت بووم لە خوێندنەوەی کە بەردەوام من خەریکی ئەو کتێبم بیخوێنمەوە. ئیتر دایکی سەناوتی: نەخێر، هەرگیز من ئەوە ناکەم. تۆ بینی کە بەڕاستی من سەرقاڵ بوو، ئێستا ناتوانم کتێبێکی نوێ بکڕم. پێویستە چاوەڕوانی ئەوە بی کە لە کاتێکی گونجاوە بڕۆم و کتێبێکە بۆ بکڕم. بەڵام سەنا دەستبەرداری داواکاریەکەی هەر نەبوو. هەستی بەوا کرد کە بەڕاستی لەوانەیە دایکی ماندوو بێ بەهۆی هەستان بە کاروباری ماڵەوە بە درێژایی ڕۆژ. لە کۆتاییە بەو پەڕیسۆزە و پێیوت: وتی کچەکەم، چاوەڕێ بگە تا کاروبارەکانم تەواوەکەم. دواتر پێکەوە ڕێین بۆ بازاڕ و ئەو کتێبە بۆ کڕن کە خۆتەترت. لەو کاتەیە سەنا بیری کردەوە و وتی: پێویستە من چاوەڕێی دایکم بم هەتا لە ئەردەکانی ماڵەوە تەواوە بێ. با ماوەیەک پشوو بە، چونکە دڵنیام زۆر ماندووە، نابێ من ئەوە نەپەنی لێ بکەم لەم داواکاریەمە. دوای ئەوە دایکی لە کاروباری ناوماڵ تەواو بوو. کەمێک لە ماڵەوە پشوویە و لەگەڵ سەنا ڕۆیشتن بۆ ناو بازاڕ چەند کتێبێکی چیرۆکە ئەفسانەییەکانیان کڕی. سەنا زۆر دڵخۆش بوو. هەر بۆیە سپاسی دایکی کرد و وتی: دایکە گیان، بەڕاستی من زۆر سپاسی تۆکەم بۆ ئەو میهرەبانیەت و بۆ کڕینی ئەم کتێبانە. زۆر داوای لێبوردنیشن لێکەم کە من زۆرم کرد لە داواکاریەکەمە و پێداگریمەکەی کە ئەو کاتەی سەرقاڵ بوو چی بۆم کڕی. ئیتر کاتێکە گەڕانەوە لە بازاڕ، دایکی لە تویش جادانیشت و لەسەر خەنەفەکە و چیرۆکی بۆ خوێنەوە. بەڵام پێشەوەی چیرۆکەکی بۆ بخوێنێتەوە کەمێک ئامۆژگاری کرد: سەناگیان، من خەریک بوو زۆر دڵگران بم لێو ئەو کاتی کە تۆ زۆر پێداگری و کرد لەسەرەوەی من بڕۆم کتێبەکە بۆ بکڕم لە کاتێکە سوور ئەگزانی کە من چەند ماندوو. بەڵام باش بوو کە دواتر بڕیاری خۆتر گۆڕی و ئێستا هەست دەکەم کچێکی زۆر شیرین. کاولێکم جارێکی ترە شتە دووبارە مەکەرەوە. سەناش باڵێنی بەدایکیە وتی: دایکیان، هەرگیز جارێکی تر شتێک ناکەم کە دڵی تۆی پێ بشکێنم، بە تایبەتیش ئەو کاتانەی کە تۆ ماندوویت و خەریکی ئیشت، هیچ داواکاریەکی لێ ناکەم تا ئەو کاتەی کە تۆ پشووەی. ئیتر لەو ڕۆژەوە بەردەوام بوون لە خوێندنەوەی چیرۆک و دایکیشی ئەو ڕۆژە چیرۆکێکی زۆر تایبەتی بۆ خوێندەوە. ئیتر بۆ هۆیەوە سەنا بوو بە کچێکی تر و چیتر پێداگری لەسەر ئەو شتانە ناکرد کە خۆی ئەوێت و لە کاتێکە کە سوورەی زانی دەست هاتیڵێ. ئەگەر بێت و بە ژیرانە ڕەفتار بکەیت، داوای یارمەتی بکەیت لەگەڵ دایکی گیان لەگەڵ هەر کەسێکە دەوێت شتێکت بۆ جێگەجێ بکە، بێ زۆر بەڕێزەوە ئەو داواکاریە پێشکەش بکەیت. ئەگەر لەو کاتەیە دایکت، باوکت یان هەر کەسێکی تر کە لە خۆت گەورەترن لە کێسانەکەیە توانای ئەوەیان نەبووکە لە کاتی خۆیان شتەکەت بۆ جێبەجێکەن، دوودڵ مەبە. بیر لەوە مەکەرەوە کە نایەوێ بۆت بکە، بەڵکو بیر لەوە بکەرەوە ڕەنگە ئەرکێکی گرنگی هەبێ، یا ڕەنگە زۆر ماندوو بێ، یا ڕەنگە بەهۆی نەخۆشیەوە کەندڵی نەیە بە تۆ بڵێ
نتوانێت ئەو کارە جێبەجێکە کە تۆ پێویست بێتی یا تۆ حەزت لێتی کە هەندێک جار ئێمە حەزەکانمان پێشتر ئەخین وەک لە پێویستەکانمان ئەرچی ماڵەوە پێویسترە لە هەندێک بابەت کە حەزی لێکێ کەواتە پێویستە زۆر بە لەسەرخۆی و زۆر بە ژینانە داواکاریەکانمان پێشکەش بە کەسانی گەورەتر لە خۆمان بکەین بە تایبەتی ئێوەی ئازیز مناڵە چاوگەشەکان چونکە بەردەوام جۆبیستە چیرۆکی باشە بن چیرۆکی جۆراوجێرە بن پێویستە تەنها گوێ لێ نەگرن بەڵکو لێوەی فێر ببن ئێوەش وەکو سەناک هەرگیز پێداگیری لەسەر هیچ شتێک مەکەن لە کاتی ناپێویستە هەر کاتێک کە کاتە برنجاوەکە بوو هەر داواکارێکتان هەیە بەڕێزەوە ئەتوانن بیکەن هیوادارم چیرۆکەکەم جێگەی سوود بوو بێ بۆ هەموو لایەکتان هەتا بەرنامەیەکی نوێ و هەفتەی ئایندا بە یەکشا دەبینەوە کاتێکی خۆش